سکەڵایەکمان تۆمار کردووە لەسەر ئەنجومەنی وەزیران و بەتەحدید سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی و ئابووری وەزیری پێشمەرگە. ئێمە کەموکڕی زۆر هەیە، مافی پێشمەرگەی دێرین زۆر پێشەر کراوە، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە شی یاساییە لەسەر چەمبەرگە و مادەیەکی یاسای ژمارە 38 خانشینی پێشمەرگەیە ساڵی 2007 دەرچووە. یەکەم ئەو یاسایە ساڵی 2007 دەرچووە، دوای ئەوە جەنابی سەرۆکی هەرێم ئەو کاتە کاک مەسوود بەرزانی بووە واژۆی کردووە لە خوار و نووسراوە ئەم یاسایە لە ڕۆژی دەچوونیەوە جێبەجێکرێ، بەڵام بەداخەوە دوای 4 ساڵ دوای هەوڵ و هیمەتێکی زۆری ئێمە دوای فشارێک لە ساڵی 2011 جێبەجێکرا لە کاتێکە 4 ساڵ ینی مافی پێشمەرگەی دێرین پێشەر کراوە لە ساڵ 2011 جێبەجێکراوە. دوو لە بڕگەی مادەی دا بڕگەی دوو نووسراوە مادەی پێم وایە مادەی دایم بڕگەی دوو بەڵێ وا بوو نووسراوە خەباتی پێشبەرگانە سەردەمی شاخ بە دوو چەندانە حسابەکرێەوەتە ساڵێ بە 2 ساڵ، بەڵام بەداخەوە ئێستا ئەو خزمەتە وەکو جاش و جەشی شعبی و سەربازی جەیشی عراقی کە سەردەمی ئەنفالەکان و پێش ئەنفالەکان شەڕی ئێمەی کردەوە کوردستانی وێران کردووە ساڵێ بە ساڵی حسابەکرێ. اینجا دوای ئەوەش ئێمە لە شاخ مەعاشمان نەبووە، زەمان نەبووە، دایرەی حکوومەت و خانشین و زەمانی اجتماعی وانە نەبووە. ئێستا ئەگەر ئەوە حسابەکەن ساڵی بە ساڵێک حسابەکەن، بەڵام ئەبێ ئەڵێ تۆ ئەوە 10 ساڵ پێشمەرگە بووی لە سەردەمی شار، ئەبێ زەمانمان بێتە بەشە و کاتە مەعاش نەبووە، زەمانی چی بین خەباتمان کردووە ئەو هەموو شەید بووە. ئەیکەی زەمانی ئەو کاتەی ئەو شەیدەیە کرد کە هیوا هەبوو 1 ڕۆژ پێشمەرگە بێوارە شەیدە بوو، هیوا هەبوو دوای 10 ساڵ 5 ساڵ 6 ساڵ شەیدە بوو. بۆچی ئێستا داوای ئەومانەکەن وڵای ئێوە زەمان هەنەوە ئەی باشە خۆیمە جاشو بەکرێ گیران نەبوون مەعاشمان هەبوو بێ لە حکومەت و زەمانمان لێ بڕن بوو چەمان نەبووە. ئەمە بەڕاستی تەوهینێکە ئێهانەیەکە بەرامبەر بە هەموو پێشمەرگە.